بەپێی بەدواداچوونی ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشێک لە دەستگا ڕاگەاندنەکانی کوردستان بوونەتە هۆکاری زیادبوونی توندوتیژی لە کوردستان. بەشێک لە چالاکانیش داوا دەکەن سانسۆر لەسەر ئەو میدیانە دابدرێت کە بوونەتە بەرهەمهێنەری توندوتیژی. ئێمە چاودێریمان کردەوە شتێکی پێ دەوترێت ڕۆڵی میدیا لە بەرەنگاربوونەوە یان بەرهەمهێنانەوەی توندوتیژی بەپێی بەدواداچوونەکان لە ڕاستیەوە بەپێی ئەوەی ئێمە مۆنیتەریمان کردووە بەداخەوە میدیا بەقەدەوەی ئینتاجی عنفی لە کۆمەڵگا کردووە و ڕۆڵی کەمتر بۆ لەوەی کە ڕێگری بکە یان بەرەنگاری توندوتیژی بێتەوە. من پێم وایە کاتیەوە هاتووە کە فۆکسی گەورە لەسەر ئەم مەسەلەیەدا بنرێ دەبێت میدیا لە ڕاستیە ناکرێ عەقڵێتی توندوتیژی لە کۆمەڵگا بەرهەم بێنێتەوە بەتایبەتی توندوتیژی لەسەر بنەمای جێندەری و نایەکسانی ئیجتیماعی. هەرچەندە لە ساڵی 2016دا لێژنەی ژنانی پەرلەمانی کوردستان پەیمانێکی شەرەفی بە بەرپرسی یەکەمی دەستگا ڕاگەاندنەکان و وەزیرەکانی ناوەخۆ و ڕۆشنبیری و کاروباری کۆمەڵایەتی بۆ کەمکردنەوەی توندوتیژی واژۆ کرد. بەڵام تا ئێستا بەشێک لە دەستگا ڕاگەاندنەکان خاڵەکانی پەیمانەکەیان جێبەجێ نەکردووە هەر بەردەوامن لەسەر هاندانی توندوتیژی. لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توندوتیژی بەرەو هەڵکشاندن دەچێتن ئەویش بەداخەوە دەکەوێتە سەر بارودۆخی ئێستای ئەو قەیرانە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو قەیرانە داراییانەی کە لە هەرێمی کوردستانی هەیە کاریگەرێکی زۆری کردوتە سەر ئەم پرسە کە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توندوتیژی نەک بەرامبەر بەژن لەوانەیە بەرامبەر بەژن دوو بەقەدر ئەوە بێتن بەرامبەر بە مرۆڤ دەکرێتن لە هەرێمی کوردستان. هەر بە نمونە تەماشا دەکەین هەر لەم هەفتەیە زیاتر لە 5 کەس کوژراوە لە ناو شاری هەولێر ئەوەش پەیوەندی بەم دۆخە سیاسەیە کە لە هەرێمی کوردستان و ناسەقامگیری هەیە لە هەرێمی کوردستان. پەرلەمانی کوردستان زۆر جار یاسای باش دەردەکا بەڵام بەداخەوە مەچی گرفتمان لە هەرێمی کوردستان لە دەرکردنی یاسان نییە. گرفتمان لە دەسەڵاتی جێبەجێکردنە واتە دەسەڵاتی جێبەجێکردن ناتوانێتن وەکو پێویست کار لەسەر ئەم یاسایانە بکات. بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی ڕۆشنبیری هەر کەناڵێکی ڕاگەاندن هانی توندوتیژی بدات ئەوە ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. توندترین سزاش بۆ کەناڵەکە ڕاگررتنی پەخشەکەیەتی. بەڕێوەبەری ڕاگەاندن و هۆشیاریش لە وەزارەتی ڕۆشنبیری ئاشکرای دەکات ژمارەیە کەناڵیان لەسەر هاندانی توندوتیژی سزاداوە. ئێمە بڕوامان بە سانسۆر نییە لەسەر ڕاگەاندن بڕوامە بە ئازادی ڕاگەاندن و ڕادەبڕین هەیە بەڵام تا ئەو کاتەی ئازادی مافی یەکێشتر پێشێر نەکرێت بۆ ڕێگەگرتن لە ئەو کەناڵانەی کە پێشێرکاری دەکەن یاخود بڵێن لە بارەی توانج و ناوزڕاندن و پێشێرکاری و هاندانی توندوتیژی ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێنمایی کە هەمانە ڕێنمایی ژمارەیەکی 2014 ئیجرئاتیان لەگەڵ دەکەن واتە ئێستاش چەند کەناڵێک ئیجرئاتیان لەگەڵکردنەوە لەو بارەیەوە ڕەنگە هەبێ لەسەر مەسەلەی ناوزڕاندن و سوکایەتیکردن بە ژنان و یانەوە ئێمە ئیجرئاتمان لەگەڵ کردووە و ئیجرئاتەکەش داخستنە یان وەستانی بەخشەکانیدا. بە بڕوای بەشێکی زۆر لە شارەزایانی بواری میدیا لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆری هۆکاری زیادبوونی توندوتیژی و بیری شەرخوازی پەیوەندی بە ژمارەیەک لە دەستگا ڕاگەاندنەکان هەیە بێگوێدانە پرەنسیپە کۆمەڵایەتی و مرۆییەکان چۆنیان بوێت بەو جۆرە سیاست و پرۆگرامەکانیان ئاراستە دەکەن. ئەوەش لە دواتردا چەندین کاریگەری و جێکەوتی خراپ و کارەساتی تراژیدیای زیاتر بە دوای خۆیدا دەهێنێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.